بەناوی خوای بەخشندە و میرەبان جوانترین سڵاوتان لەبێت بینەرانی عزیز، هیوای تەندروستێکی باش و کامەرانیتان بۆ دەخوازین. ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم کاک جەلال کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردوون. دەخوازین کە سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لەبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ. بەپێی ئامارەکان لە ماوەی چەند ڕۆژێکی کەمدا 5 حاڵەتی خۆکوشتن لە پارێزگای دوهۆک تۆمار کرا. تەوەری یەکەمی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان تەرخان کردووە لەسەر زۆربوونی حاڵەتەکانی خۆکوشتن هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە لە پارێزگای دوهۆکە. پێویستە نەکچەندها ئێمە وەکو میدیا هەڵوێستەیەکی لەسەرکەین، بەڵکو پێویستە لایەنە پەیوەندیدارەکان هەڵوێستەیەکی جددی لەسەر ئەم بابەتە بکەن و بزانن بۆچی حاڵەتەکانی خۆکوشتن لە ماوەی 2 ڕۆژدا هێندە فراوانە لە پارێزگای دوهۆک. ئەو کاتە لە میوانەکەشمان دەپرسیم زین ئایا ئەو حاڵەتە هەر بەڕاست زۆرە لە ماوەی 2 ڕۆژدا 5 حاڵەت یاخود نا. تەوەری دووەمی بەرنامەکەشمان 2020 کۆتایی پێهات کە ساڵێکی پڕ لە پێشکەوتن و ئەگەرچی ڤایرۆسی کۆڕۆنا لە ئارادا بوو، بەڵام تا دێت ئێستا مۆزوعی تەکنۆلۆژیا ڕوو بە پێش دەڕوا. با بزانین لە 2020 گرنگترین خاڵی پێشکەوتنی تەکنۆلۆژیا لە چیا بوو و 2021 چی ڕوودەدا. بە تایبەتی زۆرترین قسە لە 2020 لەسەر مۆزوعی 5G کراوە. با بزانین 2021 ئایا 5G دەگاتە ناوچەکانی ئێمە و کاری پێدەکرێت یاخۆت چی؟ چەندان پرسیاری دیکەمانەیە کەمە دوو تەوەری سەرەکی بەرنامەکەمان دەبێت. بەڵازان دەست پێک دەچینە لای بڕگی کەش و هەوا بزانین ئەمڕۆ چ گۆڕانکارێک لە پلەکانی گەرمەداتوە پێکەوە بینەری دەبین.
بەڵایزان و خۆشەویستان ڕاستەوخۆ دەچمە دوهۆک لە سەرچەوەری یەکەمی بەرنامەکەمان هۆکارەکانی زۆربوونی حاڵەتەکانی خۆکوشتن لەو پارێزگایە بزانین بۆچی دەگەڕێتەوە میوانێک تابەتمان دەبێت دەویش بەڕێز لەزگین دۆسکی ڕاینەری گەشەپێدانی مرۆییە ماوەسا لەزگین زۆر سپاس بەوە دەرفەتە دەمەوێت لێەوە دەست پێ بکەم لە تۆمارکردنی 5 حاڵەتی خۆکوشتن لە ماوەی 2 ڕۆژە لەو پارێزگایە ئایا ئەتوانین بڵین ئەم حاڵەتە زۆرە یاخود ئەم حاڵەتانە زۆرن؟ سڵاوت خودت سەرتە و بینەرین تەژیبن دەست خوشتە و بەرنامەتەکە زێدەبوونا دیاردەخ و کوشتنێ وان دوماهیکادا ئەمچین بژینش حالەتان دەرباز بووە گەشتیا هەندێک و بووینە دیاردە و کۆلین سەر هەندێ باشە سەربڕاستیان بزانین ئەو ژینگەها ئەم تێدا دژین ئەو بازنێ ژینگەها جوواکی ئەم تێدا دژین ئەوە چەندین ساڵن پشتی 4 ساڵن شەڕی داعش و قەیرانên aboriyê ser Kurdistanê da û hatina weba Koronayê givaştinê di van hemiya pêk ve li ser êk li ser gencan bûyne egerê hindê ku bazinekî da gencê me iş bêkariyê û bêumêdiyê û awarebûnê û van givaştina hemiyan evet ku qeyrana Daeş ser xwe da înaynet qeyrana me ya navxwî da هاویت اینه برلایه که دیتر به رحمیه سوشال میدیای و او به امیدی و به هیوی بونا او اتناف خویا هرما کردستانه دا شیوه که گشتی قیران و نخوشیان دن هکر ام برخودانه بکن بو شرین جهانیین ایکی و دوی پشتی هر دو شرین جهانیین ایکی و دوی توانن کشتن و خو کشتنه زیدتر لحاتنش بروی قیران و مزنا شر جهانی دا چه بوی کشتن الپشت جاوت خلقه کی گمان سردانینه و رجا شر داعش و رجا وان قیرانان دی کارتی کرنا دیف خود داهلیتن اما من کارتی کرنین درونی حتی مروف گهت حالتی که احباط و بهی وی بونه چندین قناخ پیدویتن اگر ام هزرا خو بکین اتصالن نوتو ایک و نوت دا او کوچا دربدریا میلیون خلق کردستان کری بو ایران و ترکیه پشتی چندین سالان شنی هندک ایش و نخوشین درونی و جستی وکو سرطان وکو ایش درونی نف خلق کی دا پیدا بود چونکو ایش درونی اتقال قيراني دا سرنا هلدن بس بجني ما بعد الصدمة او بشتي الصدمة او جيران أفنو كأمتي حالتي دا جين جنجن خو مش قيران داعش وشر داعش يتينا كو هرچند شر دا وك ايكيكو توحدك بو خلقك يتشد بيد بلي قيران ونخوشيت ناف خويب خدا بهي في بنو بأمت شد بيتن سر طريق الجنجيتين اجرتن بتا اجري هنديكو بناي بو هندي بن خوش افان نخوشيا وبأميدي رزقار بكن زۆر باشە کاک لەزگین لەگەڵ ئەو هۆکارانەی کە باسی کرد ئایا فشارەکان یاخود پاڵنەرەکانی کەسانی دەوروبەر تا چەند دەبنە هۆکاری ئەوەی کە کەسێک پەنابەرێتە بەر خۆکوشتن واتە کەسانێکگەن لەوانەیە ببنە باعیسیەوەی کە گاڵتە بە کەسی بەرابەر بکەن یاخود فشارێکی زۆری لێ بکەن لەو حاڵەتەیە پەنابەرێتە بەر کوشتن ئەمە تا چەند ڕێگەی تێدەچێت بله دست خوش نکته و يعني هوالي كارتي كرنا يعني سوشيال ميديا بترش كارتي كرنا هوالي عموما يعني مروفتشتاش دورو بريد خو ورد جريتن ادفاكولينا كده ادبيجيتن اگر كو اول سراستي جهاني و از خلن نبم ريك خراوة جهاني اف در انجام در خستيا پنجيش صدي اتشن چاره سريا دروني بوی کسی بگن هکه هوالك نزیک هبید اکه نوشدارك تایبت هبید بشید ایشو نخوشی و آزارت خوب گهینیده اتشین 500 دورو برتوی چاره سر بکن دیتنا من دا ملوی آستی اف کسان شارازا و بسپورن تایبتمند دوی باری دا ملوی آستینینن تایبت جی قیران و نخوشیت ما جی زیده ترت لحاتین که احتمالا ما بو رجا که حوصا خو حاضر نکریا بو برسنگرتنا قیرانه که حوصا امش نحیا مادی در ناکوین بجا حتی امتین چینه لایانی درونی کارتی کرنی سرد کن جبر دستی ما درد کویتنو اوه و رجا امت بینین هکه و کلین سروان حالت انفید محیطی بکن یاش من و يعني آواربونو بهی وی بونو اف گنجت هنه ات خلال نامت وانان دا سوشال میدیا دا بلاوه کرین و بو حوالت خو فرای کرین کارتی کرنه که گلک آمازن بو ملی دیارد بیتون و امد بینین که فعلاش اگر هنده يعني کسک نبویا
ڕێکێکە ڕاست و درست بۆ وی بێژیتن پەنایە بۆ هەندێک بن بۆ کریارەکە وەکی خۆکوشتنە. زۆر باش ئۆستاز دەمەوە بە هۆکارانەی کە باست کردایە لە پەیوەستە بە تەمەنی ئەو کەسی کە هەڵدەسێ بڕیاری خۆکوشتن دەدات؟ بله تمني برابطر يعني مخابني فاكو عمري جنجينية عمري هيفي وأميدي وباشا روجكي يعني فريجا يعني أمد بينين بتر أفا وقت ناف جنجادا بلا فابوك و تخا جه هيفي وأميدي أفا جه مطرسية في ذاكولين السربي تاكرن أفا أوا زنجا مطرسية لدت بو ما بو أكسانين بسبور بو راجا هندني بو أو بوارن آوا كرنت ناف جواكي دا بو دزجهن بيجا هندني وحتى دموهيك أفا بو مزنجا مطرسية تشيكو براستي أو حالات في دموهيك هيك أنفا كولين شوانا بكين رجاها رمضان جنجن وجنجن تخا يعني بي في أميت هوصا ديارت بيت كو فعلا مسيرة ريكا يتبرين التونيلك الطاريدة وبه في بون وبأميدك جالك مظن إيش نتيجة فان قيرانين بوفا جنجات شبوي دليفيت كاريبونين دليفيت بكينانا هفجينيانين دليفيت هندينين هزرك طموحك هيفيك هابتن كو فعلا بيتن بنجيه بكتن هاري برخوداني بود كتن چند ويفتره كم بخترو ويران ترى فكولين بونا هنا كرن ديف چون يعني بيكولا جار السريا ايش و آزارت وانا ناه تکرن در انجام دا دیگه نوی درگه هنین گرتی زیدباری کارتی کرنا اوی تکنولوژی دوباره بشم اوان دراماین بیانی اوی ما بو بدست خو اف جهرا پیس ما اینای دوبلاج کلی و ما بو گنجت خو روزانه ام پخشت کین کو مش قیران آیت اینای خانی و گری داینو شنیکات یعنی تنابینا دو چکوچ و صندانان دا اف قیران هنی اوی بسرمده هاتینو و کرونا و یا شردا حتی دمای که ما گنج خو بوی سبب بیکاری مشروع و پروژه توی همی بین راستاندن چه بونه هتا کرن من هاوت اینا بر صندان هنده کو يعني فون دراماين بياني وحتى دماهيك او دراما بوتا پخشت كد کو تو تحملو و يعني خلاص بونش گواشتن درونی و نخوشین جیانی پنابرن بو خو کشتنه گمان سردانینه او طفکه که تیتا چاندر روژه کش روژه ده اف طفکه برهمه خودتن اوین وان دراما و وان ریکا سوشال میدیای حوصا ریکی پی خوشت کن و ناف گنجی دا بالاوت کن افرو که برهمه وانا امی بدست جاوت خود بینین و او ریجا کشتنه زیده تر لیتیتن زور باشه که گلزگین کسی که نیتی خو کشتنی هی هیچ نشانه که لیدر دکوید لرفتاریا لقصه کردنیا عفو بسیارەتە باش نەگەشتم باسیەوم کرد کە ئایا کەسێک کە نیەتی خۆکوشتنی هەبێ ئایا هیچ نیشانەیەک لە ڕەفتارەکانی یاخود لە قسەکردنیان درکی پێ دەکرێت کەەوەی کەسی بەرامبەر هەستی پێ بکات و زووتر خەمی ئەوەی بخوات کە پەنانە بێتە بەرەو کارە يعني چارەسەریاوی دا شنگەلێک دەرگەها بۆ بگرینە بەر و فعلا هاریکار بیم بو هنده اف کسان شارزا و بسپور بو هنده بجن يعني هكا درجه هك هابتن اوان حالت هنه رينشتن گل دابت هكا خوب مو 5 دقيقه بيتن ام تشين يعني بري بيبدينا درجه هك ريكا هون صاك وفعلا حتى مروف جهت حالته هندي يعني بريار السر خدا بدات بزاريه كجلك امازنت ناخي مروف دا درت كفيتن بو چاره سرياوي يعني هزرين سلبي ورجبين ونتفاؤل حتى دماهيك گمان سردانینه پیگه خیزانه پیگه نتوایتی پیگه جواکی اوجه همیش بر کارتی کردن تکنولوژی همین لواز بوینه وحدانیت و اکاتیا مروفی یعنی هر تاکک جدا يعني جیان خوب ریفه بتن اوه خرد بنه هوکار کو فعلا امد بینین يعني امشین سرهندی شول کین پریک آوانا هکر مفید اوان دیارداتنه آن اوان حالتتنه کمتر لبکن زۆر باشە ماوەستا لەزگین ئایا پەروەردەکردنی ئەو تاکە تا چەندە پەیوەستە بەوەی کە بڕیاری خۆکوشتن بدات چونکە ئەمڕۆکە وەک خۆت ئاماژەت پێکرد کاریگەری دراما بیانیەکان سۆشیال میدیا هەموو ئەمانە ئایا پەروەردەی و شخصە تا چەندە کاریگەری هەیە بەسەر بڕیاری خۆکوشتنەوە بەتایبەتی کە ئێمە کۆمەڵگەیەکی ئیسلامین و پێویستە پەروەردەی هەر تاکێکمان پێوەست بێ بە ئاینی ئیسلامەوە بله دست خوش يعني گمان سردانینه هر کسی کشمه دو بازنه داد جید بازنه که خیزانیه
و کارتکرنکا گلک آمازن السردهای او دیکو بابش زاروکینی وی زاروکی پروردد کن چند رفتار عنفی و قطان و افتشتد گل دا کار دا ایناینه اوه همی چنکو خوکشتن یعنی کبتکا گلک آمازن دف وی مروفیا چی بو یا چندین سالانه احتمالت خیزانه تی دا آمازن دا بوی اوی بازن خیزانی کارتکرنا خو گمان سردانی نه یا های حتی تافت بازنه دویک و بازنه جواکی اوی داد جیتن اوی امد بجین ویجا کافی جواکی چند درگهن دلیون کاری بجه اینانا هیوی و طموحن اوی گنجی دلگه بو فکرین راگهاندناوی سرانسری وی ولاتی اکر راگهاندنی بینن پیوانه کی بو بکن چند اون برنامه آواکر و گنجی آواد کن چند اون درامه بیانی و حتی دمایی که بشوی که گشتیجی فضا کردستان تکنولوژیا کردستان میدیا کردستان يعني يا فكريا جالك فلتر وتسردانين همي تشتجهت بدست الزاروكي أبا ما ترسية ریدان داد قیران دانینه کو الولاتت پیشکفتی تو بینی داعش کی سریکیت برید بو بچیکه کی آیپاداوی و موبایلاوی ده هبیتن آن درامای کا بیانی بیتن یعنی العنف و ترس ده هبیت بو ای که زاروکی آنی بچیک بیت پخش کردن مل کردستان اف خربته همی پیک ویا هی ما توشی و خرا بین گمان سردانین او زاروک البر پروردامج مازن بید دی در انجام و يعني في أفضاني بيتونو في پروردي تجهت حالتك هو صا وقت قيران ونخوشي جيتن تجهت حالتك هنديكو ببتك كبتو بناي بو هندي بد خو كشتنه زۆر باشە کاک لەزگین کەسێک کە تووشی شڵەژانێکی دەرونی دەبێت یاخود فشارێکی دەرونی دەبێت کاتێک کە لە سەرەتایە هەست بە خۆی دەکات تا چەند گرنگە سەردانی کەسانی پسپۆر بکات بۆی کە نەگاتە حاڵەتێکی زۆر کە فشارەکە بگاتە و ئاستی کە پەنا بێتە بەر خۆکوشتن ئەمە تا چەند گرنگە کە ڕێنمایی لە پزیشکانی دەرونی لە پسپۆرانی کۆمەڵایەتی وەربگرێت. بله دست خوش افروکه يعني دنيا فكرية جالك وسوشيال ميديا ريكي كشوار ريكا هكر درجه نبو از بشم سردانا كسانين بسبور بكم يعني هنا كسانين بسبور بو تكنولوجيا من دات موبايل من دات سر سوشيال ميديا جال عرضه هنا اشم جهداريه بو بكم كو فعلا يعني او بيزاري وبهيفي بونا الدفم پیدا بوي يعني او طارياتي الدفم ده هاي از خوب خود شم هيك اثر خو كار بكم اس او بم يعني الدرجه ها بجارم ريكت هين زيد باري هنديجي كو فعلا نوجدارجي حتى حد كي رولي خويت بينن ازد بجم هيك السرنسري ولاتين اوروبا هيك امبر خداني بو بكين دكتوره وكيما يعني نينا تبچي بارك الدرمان بدات الرجا هر مازنا نوجدار ودكتوره وانا اون اويت السرباري دروني كارت كان الدفمة في حالتها كيما وحتى تشونا دف نوجداري ودف دكتورة كي درونيش الدفمة بكيماسيتي تدانان بس اسبخونا بينم تشي كيماسيتي دا بيتشنكو او باري امتداد جين وقيران وشر وجواشتن ام بتشافت خود بينين ولاتي ما توجد بيته قمان سردانين ده حالتي توصها بنو بهيفي وبيزاري هبتن اجبر هندي لازم راجهان دنما لازم افروكا سوشيال ميديا هفركيا ميديا وراجهان دنت كاتن السر هندي دا كار كنكو فعلا اوان دزگاهان پتر دینن یاسین رول وان کسانن بسپور پتر بین سر سوشال میدیا پتر فی آخفتن بگهینینه و کسانن آواکر پتر لی بکینش دراما کا بیان استرام بیجه کش ریک که هنده کو فعلا امزانین خرابی و احباط دیو دات هتن حتی یعنی بو ریک خوش بکین وقتی خالته که حصا سر گنجی دات هت ریک یا برون و آشکرا بید بشه درگه اوی ریک بقوتیتنو دیف چونه بو بکت ماوەستا لەزیین دوو لە حاڵەتەکان من کە دوانیان بە دەقیقی زانیاریم لەسەری هەیەکیان تەمەنی 19 ساڵێکیشیان تەمەنی 21 ساڵە خێزانداریش نین ینی دەبێت گەنجێک لەم تەمەنەدا چی فشاری بۆ هێنابێت لەوەی کە بڕیاری خۆکوشتن بدات لە کاتێکا دەزانین ڕەنگە زیاتر فشارەکانی ژیان لە دوای پێکهێنانی خێزان و ئەمانەوە ژیان زیاتر فشار لەسەر دروستکە بۆی کە لە ژێریا دەرنەچیت و بڕیاری خۆکوشتن یاخۆت ڕاکردن بەرەو ئەوروپا زۆر جار بدەیت بەڵام دەبێ هۆکاری خۆکوشتنی گەنجێکی 19 ساڵ یاخود 21 ساڵ بۆ چی بێت؟ بله دست خوش دیتنا من دا است روشنبیریامه و دینداریامه که روشنبیریا مروی و دینداریا مروی بتایبت دینداریا مروی
والمروفيت كات كو حزة نجهشتنا حزة مادي أن حزة يعني يا شهوتك أن يا أفينداريك أن يا تشتكي هوصا دينداريا مروفي راد جريت انت حالتت هوصا دا و بمروفي يعني تشتي مادي وبدس بقينا شهوتها تشتكي كاملت كتن لوزبونا أستي ديني والجل لوزبونا أستي كروشنبيري كل سيرفي جنجي هاد بتشول كرن أرمان جو طموح مازن بهاد بندانان أفهر دو بيجهت هني هكر لوزبون اما این پیویا را گهاندنه و ستران بیج پیوت خودت بیجید از بوده نبم تو بوم نبی ام یعنی خوب کجین سترانه دا سیرا خوب سوجید درامای دا یعنی خوب کجید حتی دماهی که ام وی طفکی سری دا بچینین گمان سردانینه هزرین اوینیه جی اف حالت گنجی بکو بتر شنامتوانا دیار بیت کو کارتکرنا اوینیه لسر حالت اوینیه جی دا عقل شو ناكت بيفيا دليفة تالي درجي وقت بريار داد وكوليني سر ناكت اما بريار بجهت انيت نظانيت ديف دادي چهت نظانيت حتى دمائك اگر دينداريا درز بيت ام بو بيجين پشتي مرنه پشتي تو خود کجي توش قيرانو نخوش خلاص نابي ولدي فرمودين پیغمبري صلاة خود استر من اي خوب آلاتك بكجيت او حتى قیامتی جی خرد خوبی آلاتی کجیتن هک افف بزانید کو افنه درگه چهار سریه وی درگه ناقطیتن هک یا روشنبیر بود يعني الأستك كيم وتشتكي بتشيك يعني أفروكا ولناهد كو بناي بوهند بد كو جيانا مروفي وراحة مروفي تشتكي جالك مازنة دين مدد إسلامتي دا بيروزيا خويا هاي تشبكي قارتنا خينه برانبري كعبي وبرانبري يعني خرابونا عردي هاتيا وصف كرن دين مدى أفهر دو بيجهت هنيت لا وزبوين رول خزانه نمایا رول منبر گلک نمایا رول کتابخانه گلک پروردی دا نمایا گنجت میت کتینه با رحمه و تکنولوژی و سوشال میدیا فکری افروکا و وان قیرانه تنی و گواشتنه تامینی جی ادبنا اگر هندی کو فعلا درگین طاری ما وصل از این که برپرسه لنمانی رولی همو امانه بله گمان سردانینه کمالگش لایکی و تیتا پریفه برن سوشال ميديا وميديا وكنال راجهاندني أبى تابعي كانت ناف جواكي دا كينا درجهن قيرانا و برپرساتيا باراستنا امناتيا ولاتي و بريفبرنا ولاتي تكت أبى جمان سردانينا أبى خربو فيت زفريت أبى أو كسانة أبروكا برپرساتيا بريفبرنا ولاتي تكتن حكومته دزجهن أبى ساخلمية وبارتن درستي دا شول كانوا حتى دماهي كه أوانا هميان جارك ديفت لزفرينك درست بيتكرن برنامج پرورده وحتى دماهي كه أوانا خرقة رول منبري رول يعني كسان بسبور رول ببيت دان حتى بشن يعني رول خوب تربينن أوان هميان يعني لوازيت دا ديار بويا وبند كار ديفا مجيل بوينا وأفروكا يعني جندلية دا ماينا حتى حفكة وأفتشتين ديتريان أفكرنا جواكي وبار دروني وبار حتى دمائي كبار تندرستي وبار آبوري وبار هيفي وأميد وطموحك بوفي جنجي هيتشي هيفي بون نمايا إجبر هندي راستي أز بجم أف بر برساتي استويدا أو بر برسنش أفاهني أفا أفروكا أف جنجت هني جهشتينه خو كشتن پنابرن بوچونا ولاتين جدر و أفهمي يعني إكرامان دن هكر چه زنجن مطرسية نهينا ليدان بو أو كاسم دا صلاة بريفت بنو حكمات بريفت بنو دامو دزگه و ميديا و قطاب خانه و همي تشتد دستي دا النظام دي كنجي هشيار بن هكر بچاوه رحمه نبر خدا نفان جنجا أف جنجت أم بيشين كو باشا روجا في ملتين دي في ملتي بريفت بن أم في إحباطي وفي بهي في بونه أوانا آفات كين دي باشا روجا في جنجي وفي ملتي دیگه هیتکیری دل سرچه آستی تاوید. زور باشه که اگه زینگر با کورتی والله بدهی تو کسانی دوروبر لعنه پیونی دارکان تا چند گرینگا درک بو هوکارانه بکن که او کس خوی کشتوه تا پند لو هوکارانه ور بگیرد بوی جاره کی دیکه و حالتانه رو نداته و لگالشی دا لاستاد لپارزگای دوگ لمطای پارزگانی دیکه رگای چهار سر چیه بوی که ام حالتانه هیچ نباشیازه کی زور کم بکرده هرچند لناو نبره بلام باشیازه که کم بکرده و کمترین گنج کمترین تاکی کۆمەڵگا پەنابەرێتە بەر خۆ کوشتن. بله دست خوش. حالت دوهو که جواز حالت دین خو کشتنه یاش دیتنا من دا آواره بون و دربدری بون و يعني گنجک يعني 6 سال و 7 سال کاملانا گنجینی خو
هیوی و امید رجوانا صفرش صدی بید بو وی گنجی و چی هیوی و امید نبید جاره کدی دی زفریت سروالات خو دیگه هیتا هیویا خو دیگه هیتا قطابخانه خو دیگه هیتا یعنی خواندن خو الکلیجه دیگه هیتا آفاکرنه و خیزانه که پیک اینیتن و کمالیات و پیدوین جیان ده هبن و خوشیا جیان ده هبیتن اوخار یعنی حالت دهو که دا از بینم پترت دا دیارت بیتن اش برهنده او باره اوید پیرابون جید کن الاسته که گله که پیدوینینن گواشتن توانا یعنی السر سوک بکن دیتنا من دا اف باشترین چاره سریع اف آوربون و اف قیران و اف اوید هنه بتر سر بیت کار کردن تایبتی اوا گریدای آوران و ام جارکادی بزورین سر آو ملک وانا و جارکادی آودانی بو بیتا کرنو اف اوا ام بعربیت بجینه ما بعد الصدمه يعني كارتي كرنا دروني ام جالك خولا بوفاكين واستواني روشن بيري السر بندي بتكار كرن كو فعلا حالات دهو كي بفيفت هتن ديار كرن كو بترجع اوربون نافتا هيا قمان سردانينا احتمال ما ترسيو افت كفتنا دست داعش وحتى دمو هيك افر جهنه همي بيك فت سردا هيا وهاتينا كاتينا في قيرانه هندا قيرانا ابوري وقيرانا كورونا وقيرانا به فيبونه افرو كاب هناي بو في درجه هند بن كار كرن السرفانان در رجوانا کمتر لیکن و دیچار سرکی. زۆر سپاس بۆ بەڕێزمان سالس گیندۆسکی ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی کە لە پارێزگای دۆکەوە لەگەڵمانەوەی سپاس. وڵە بینەرانی عزیز دەچین لای ناوڕێک و دەگەڕێنەوە لاتە. بینەرانی عزیز لە بڕگەی لەگەڵ پەیامنێرانمان دەچمە هەڵەبجە پارێزگای هەڵەبجە لای پەیامنێرمان سامان فەتەح سامان سڵاوی خوا لەبێت لەکوێیت زانیاریەکانی ئەمڕۆی پارێزگای هەڵەبجە چین؟ بەڵێ کاک جەرا سڵاوتان لێبێت سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت سەرەتا لە کۆرۆناوە دەست پێ یەکەم وەک هەواڵێکی دڵخۆشکەش کە بەرپرسانی نەخۆشخانەی وەفات تایبەت بە کۆرۆنا ڕایگەیاندووە تەنیا یەک توشبووی کۆرۆنا لە نەخۆشخانەکە ماوە کە ئەویش لە ئەمڕۆیان سبێنێ لە نەخۆشخانەکە دەردەکرێت و ئەو پشکنینانەشی کە ئەکرێت لە 18 ڕۆژی ڕابردوودا تەنیا یەک توشبوو تۆمار کراوە کە ئەویش تەندروستی جێگیرە و داغلی نەخۆشخانەی وەفا نەکراوە. لەبارەی نەبارینی بارانەوە گروپی پۆپولەکان لە ناحەی خورماڵ کاتژمێریەک وەکوەوەی کە یادی جاران کە بووکە بە بارانێک کراوە ئەو یادە ئەکەنەوە و ئەو چالاکی ئەنجامەدەن بۆەوەی کە داوا لە خۆی گەورەکەن باران ببارێت. من ئێستا لە ناوەندی مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیزم بڕیارە کاتژمێریەک تاقیکردنەوە لە کتێبی گوڵاوی سەرمۆر بکرێت کە تایبەتە بە ژیاننامەی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ کە زیاتر لە 300 کەس ناوی نووسیوە و تاقیکردنەوە لەو کتێبەدا دەکات. من بۆ زانیاری زیاتر لەگەڵ بەڕێز مامۆستا خالید سەرپەرشتیاری تاقیکردنەوەکە قسەیەکەم مامۆستا ئەچێت نەبێ بێنە ئێرەوە تاقیکردنەوەکە چۆن بەڕێوە دەچێت لەکوێ بەڕێوە دەچێت و کاتژمێر چەند. بسم الله الرحمن الرحیم والصلاة والسلام على رسول الله. سەرەتا دەستخۆشیەکی پێپەیانمانەیە بۆ کەناڵی پەیام کە هەمیشە ماندوونە ناسانە هەڵدەسێ بە کاری پیشەیی خۆی بۆ بانگەوازی ئاینی پیرۆزی ئیسلام. دیارە ڕێکخراوی نەماریق بەغداد بە هەمانگی زانکۆی هەڵەبجە لە 15 دەی 2020 بڕیاریدا لە یادی مەولود و هەروەها لە درێژەی ئەو سوکایەتیانەی کە وڵاتی فەڕەنسا بە پێغەمبەری خوا دەیکرد بڕیاریدا بۆ ئەوەی کە تاکی کورد زیاتر شارەزا بێ بە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بڕیاریدا پێشبڕکێ بکاتەوە لەسەر کتێبی گوڵاوی سەرمۆر ڕەحیق المەختوم لەسەر ژیانی پێغەمبەری خوددا لە 15 دەستکرا بە ناونووسین هەتاوەکو 1/11 کە کۆتا ڕۆژی ناونووسین بوو ژمارەی بەشداربووان و ئەوانەی کە کتێبیان وەرگرت لێرە کتێبیان بەسەرا دابەشکرا 750 کەس بوون. لە 1/11 هەتاوەکو 9/1/2021 مۆڵەت درا بە بەشداربووان کە کتێبەکە بخوێنەوە 9/1/2021 کە ئەمڕۆ ئەکا ڕۆژی شەممە سەعات 1:30 لە زانکۆی هەڵەبجە
لە بەشی بنەماکانی ئاین تاقیکردنەوە ئەنجام ئەدرێت. هەروەها ڕێکخراوی نەماریق بۆ بەشداربووان خەڵاتی جیاوازی دەبێت. بەشداربووی یەکەم بڕی $1000، بەشداربووی دووەم بڕی $700، بەشداربووی سێم بڕی $500، بەشداربووی چوارم تاوەکو دەیەم بڕی $100. هەروەها ڕێکخراوەکە بڕیاری داوە ئەو قوتابیانەی کە قوتابی زانکۆی هەڵەبجەن و هەروە بەشداریان لەم پێشبڕکێیە کردووە خەڵاتی تایبەتیان هەبێ بۆ پێشبڕکێەکە. زۆر سپاس بۆ ئێوەش لەشتان ساغوێ و دەستان خۆش بێ. کاکجلال دیارە تاقیکردنەوە لە کتێبی گوڵاوی سەرمۆر دەکرێت کە ژیاننامەی پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم 300 کەس بەشداریان کردووە و تاقیکردنەوە کاتژمێرێک و نیو لە زانکۆی هەڵەبجە ئەنجام دەدرێت. دیارە خەڵاتی تایبەتیش بۆ سەرکەوتوەکان و ئانەی کە وەڵامی دروست دەدەنەوە دیاری کراوە. زۆر باشە، زۆر سپاس بۆ پامێرمان سامەرفەتە لە پارێزگای هەڵەبجە لەگەڵماناوی دەچینە پارێزگای کەرکووک بزانین دوایین زانیاری و چالاکیەکان لەوێ چین. دەچمە لای پامێرمان چیانوری چیا سڵای خوا لێبێت دوایین زانیاریەکانی پارێزگای کەرکووک چین. سلااو لە ئەو لە بینەرانی کەناڵی پەیام ئەمڕۆ نۆی کانونی دووەمی ساڵی 2021 ساڵ تێ دەپەڕێت بەسەر دامەزراندنی پۆلیسی عراق. ئەمڕۆ لە پارێزگای کەرکووک لە مەڵبەندی مەشقی کەرکووک مەراسیمێک بەو بۆنەیەوە بەڕێوە دەچێت دیارە مەراسیمەکە ئێسەوا خەریکە دەست پێ دەکات. ئەوە فەرماندەی ژووری هێزا و بەشەکانی کەرکووک لەگەڵ پارێزگاری بە وەکالەتی کەرکووک لەگەڵ سەرجەم بەڕێوبەر و ئەو بەشانەی پۆلیسی کەرکووک لێرە ئامادەن مەراسیمەکە دەست پێ دەکات. دیارە پۆلیسی کەرکووک لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا بە پێوە ئامارانەی هەیە لای ئێمە تاکو ئێستا لە کردەوە تیرۆریستیەکاندا لە پارێزگای کەرکووک زیاتر لە 800 پۆلیسی بۆ بە قوربانی جگەل لە بریندار و لە کەمەندام لە ناو پۆلیسی کەرکووک بەڕێوەبەراتی پۆلیسی کەرکووک تاکو ئێستا 11,000 پۆلیسی جگەل لە پۆلیسی نەوە جگەل لە پۆلیسی جنسیە جگەل لە بەشەکانی دیکەی پۆلیس کە ئەوانە ڕاستەوخۆ پەیوەندیان بە وەزارەتی ناوخۆی عراقەوە هەیە. ئەمڕۆ مەراسیمەکە بەو بۆنەیەوە لە پارێزگای کەرکووک بەڕێوە دەچێوەکو باسم کرد. پارێزگاری بە وەکالەتی کەرکووک و فەرمان سعد حەربی فەرماندەی هێزا و بەشەکانی پارێزگای کەرکووک لەگەڵ بەڕێوەبەرانی دام و دەستگا ئەمنیەکانی کەرکووک سەرجەمیان لێرن بەو بۆنەیەوە مەراسیمێ بەڕێوە دەچێت. لە دوای 16 ئۆکتۆبرەوە تاکو ئێستا بە شێوەیەکی فعلی مەلەفی ئەمنی کەرکووک بەدەست پۆلیسی کەرکووکەوە نییە. هەرچەندە ڕۆڵیان هەبووە لە پاراستنی شاری کەرکووک لە ناو پارێزگای کەرکووک، بەڵام تاکو ئێستا مەلەفی ئەمنی کەرکووک لای فەرماندەی هێزا و بەشەکانە و لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا بە قەرارێکی فەرماندەی ژووری هێزا و بەشەکان ڕۆڵی پۆلیسی کەرکووک جارێکی دیکە ڕۆڵێکی گرنگی پێ دەدرێتەوە ئەویش تەسلیمکردنی مەلەفی ئەمنی پارێزگا ناو شاری کەرکووکە بە پۆلیسی کەرکووک. جگە لە پۆلیسی کەرکووک سوپای عراقی فرقەی هەشت لێرن، هەشتی شعبی لێرەیە و هێزی دژە تیرۆرەی عراق و لیوای 61 و هێزەکانی پۆلیسی ئیتیحادی فرقەی 5 و فرقەی 6 مەلەفی ئەمنی کەرکووک وە چاودێری ئەمنێتی کەرکووک لە ژێردەستیانەوە دەوروبەری کەرکووک بە هێزێکی توندی ئەمنی دەورە دراوە و لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا یادی دامەزراندنی سوپای عراقی بوو کە ساڵێک پێش پۆلیسی عراقی سوپای عراقی دامەزرا. بۆیە چاوەڕوان دەکرێت ڕۆڵی دیکە لە ئەمڕۆ بە پۆلیسی کەرکووک بدرێەوە لە ماوەی ڕابردووشدا ڕۆڵیان هەبووە لە ناو پارێزگای کەرکووک بە هاوبەشی لەگەڵ هێزەکانی لیوای 61 هێزەکانی دژە تیرۆرەی عراق ڕۆڵی پاراستنی ئەمنێتی ناو شاری کەرکووک و گەڕەکەکانی شاری کەرکووکیان لە ئەستۆ بووە. زۆر باشە. چییە بۆ خۆی سازکردنی ئەم مەراسیمایە هیچ جیاوازیەکی هەیە لەگەڵ ساڵانی ڕابردوودا یاخۆت هەموو ساڵێگە مەراسیمە بم شێوازە هەبووە و ئایا ڕێژەی کورد لە ناو پۆلیسی کەرکووکدا چەندە؟ دیارە ئەوەی من زانیاریم هەبێت لە دوای 16 ئۆکتۆبرەوە ئەمە یەکەم جارە مەراسیمی یادی دامەزراندنی پۆلیسی دەکرێتەوە. لە پێش 16 ئۆکتۆبر مەراسیمەکان جیاواز لەبەر ئەوەی هەرچەندە لە دەستگای ئەمنی و لە پۆلیسی کەرکووک ڕێژەی کورد باشترە لەبەرەوەی بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک کوردە
و بەڕێوەبەری پۆلیسی قەزانەحەکان پێشتر کردبووە ئەفسەران و پلە باڵاکانی ناو پۆلیسی کەرکووک کوردن و زۆرێک لەو دام و دەستگا ئەمنیانە لە شاری کەرکووک کوردیان تێدایە بەڵام ئەوەی کە هەیە تاکو ئێستا دام و دەستگاکانی دیکەیە کە ڕێژەی کورد تایەکەمە وەکو باسم کرد ڕێژەی کورد لە پۆلیسی کەرکووک لە دام و دەستگا ئەمنیەکانی کەرکووک زۆرە هەرچەندە ڕۆڵی پێشمەرگە ڕۆڵی ئاسایش لە کەرکووک ئێستا نییە بەڵام هێزەکانی پۆلیس لە ڕێژەی کووردا ڕۆڵێکی باشیان پێدراوە لە ڕێژەیەکی باش لە ناو پۆلیسی کەرکووکە هەرچەندە کاکو ئێستا زۆرێک لە ئەفسەرانی کورد لە دام و دەستگاکان لە دوای 16 ئۆکتۆبەرەوە دوور خرانەوە هەرچەندە لە ماوەیەکی دوای 16 ئۆکتۆبەر ئەو ئەفسەرانە بەشێکیان پەیوەندیان کردەوە بە پۆلیسی کەرکووکەوە لە ڕێی وەزارەتی ناوخۆی عێراقەوە بەڵام بەشێکیان تاکو ئێستا ماون بگەڕێنەوە سەر کارەکانیان. زۆر باشە چیا من دەمەوێت چەند دیمەنێکی ئەو نمایشەی کە لە پشتی سەری تۆ ئەنجام دەدرێت بیگوازینەوە بۆ بینەرانی عزیز واگەر بکرێ هەم دەنگ هەم ڕنگمان بۆ بگوازیتەوە. بەڵێ ئێستا مەراسیمەکە ئەگەر وێنەگرەکەم هاوکارم بێ مەراسیمەکە دەستی پێ کردووە مەراسیمی 99 ساڵەی دامەزراندنی پۆلیسی عێراق لە کەرکووک دەستی پێ کردووە مەراسیمەکە جگە لەوەی کۆمەڵی نمایشی سەربازی تێدا دەکرێت و وتاری فەرماندەی هێزا و بەشەکانی کەرکووکی تیادا دەخوێنرێتەوە و وتاری پارێزگاری بە وەکالەتی تیادا پارێزگاری کەرکووکی بە وەکالەتیادا دەخوێنرێتەوە لەسەر مەراسیمەکەوا دەستی پێ کردووە مەراسیمەکە جگە لەوەی وەکو باسم کرد کۆمەڵی وتاری تیادا دەخوێنرێتەوە لە دواییشا کۆمەڵێ نمایشی سەربازی بە ئۆتۆمبیلە سەربازیەکان و بە چەکی قورس و سووکەوە لێرە لە ناو مەڵبەندی مەشقی کەرکووک بەڕێوە دەچێت ئێستا مەراسیمەکە دەستی پێکردووە و چاوەڕوان دەکرێت وتاری ئەو کەسانەی کە باسم کرد دەست پێ بکە لە مەڵبەندی مەشقی کەرکووک. صدق الله العظيم دیارە مەراسیمەکە سەرەتا بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەست پێ دەکات ئێستا مەراسیمەکە دەستی پێکردووە لە سەرەتا بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەست دەکات. زۆر سپاس بۆ پەیامنێرمان چیانووری کە لە کەرکووکەوە لەگەڵمان بوو. بەڵازان چەند شەوێک ڕابردوو لە پارێزگای هەڵەبجە شەوێکی ئەرفانی بەڕێوە چووە هاوکارمان سامان فەتاح لەو بارەوە ڤیدیۆکی بۆ ئامادە کردوین پێکەوە بینەری دەبین. نامەی ئاکاری دنیاتە مەئموری یەزدانەکات بە مەسەل ئەڵماس و تیر و خەنجەری دەبانەکات دۆزەخی یاخیبوان و بەهەشتی ژیرانەکات دڕ و گەوهەر و مرواری و زێر و زی و یاقوتە فامشوا في مناكبها خزاني بركانكات يكبو خليفي بالحقي وبكر صديق أو
كنايم وجمع سوى تودي كنايم وجمع دير تايدي غني كم خوي صازو تودي غشمني مردمني مازو تودي غشمني مردمني مازو ئاسایشی ڕۆحەوە لەلایەن بەڕێز مامۆستا عەبدولدایم هەورامانی و پێشکەش ئەکرا تقریبا لە 2010 دەستی پێ کرد شەرحی کتێبی دا و دەوای ئیبن قەیمی جەوزی کرد بابەتێکی ڕۆحی معنەوی زۆر بەهێز بوو لە کۆتایی کتێبەکە و کاتێک گەشتین بە پایان پێمان باش بوو کەشێکی ڕۆحی بە دروستکەین شەوێکی مناجات و شعری ڕێک بخەین لەو شەوە ڕای بگەین کە پرۆژەکەمان کۆتایی پێاتەوە بەجددی ئینسان لە ژیانی خۆیان پێویستی بەسێ زۆر لە تەغذیە و خۆراک پێدان هەیە چەندێک عەقڵمان پێویستی بە خۆراک پێدان هەیە ئەوەنەش جەستەمان پێویستی ئەوەنەش ڕۆحمان پێویستێتی بۆیە ئێمە ئەم شەویستمان ئەو لایەنە ڕۆحیە دەرونیە ئیمانیە زیندووکەینەوە بە دروستکردنی کەشێکی بۆ شەواسە کە پڕ بێت لە شیعر و مناجات و سرود و پەخشان و دوعا و نزا بۆ ئەوەی بتوانین جارێکی خۆمان ئاسوودەکەینەوە و ڕەزامەندی پەروەردگار بەدەست بێنین ئینشاءڵڵا. بەڵازان ساڵی 2020 گەرچی ڤایرۆسی کۆرۆنا بڵاو بووە قەیرانێکی زۆر ڕووی لە وڵاتانی جیهان و وڵاتە لێزەکانیش کرد بەڵام بواری تەکنۆلۆژیا بەردەوام بووە زیاتر پەرەی پێدەدرا لە ساڵانی ڕابردوودا ئەگەر شەڕی سارد لە بینی ئەمریکا و رووسیا و یەکێتی سۆڤێتدا هەبوو بێت لەم ساڵانەی دواییدا و لە ساڵی 2020دا شەڕی تەکنۆلۆژیا لە ئارادا بوو کە لە نێوان ئەمریکا و وڵاتی سیندا زیاتر هەبوو کە هەرێکیان دەویست نوێترین تەکنۆلۆژیا پێشکەش بە جیهام بکات و پێشبڕکێ بکات لەوەی کە ئەوان خاوەنی توانایەکی بێزن لەم تەورەیەماندا باز لەوە دەکەین کە بزانین نوێترین تەکنۆلۆژیاکان چیم کە لە ساڵی 2020دا پێشکەش بە جیهان کران و لە ئێستاشدا چه تەکنۆلۆژیایەکی نوێ دێتە ئاراوکە لە داهاتوودا بۆ ساڵی 2021دا هەیە بۆ قسەکردن و گفتوگۆ لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز سەلمان خالید شارەزا لە بواری تەکنۆلۆژیا و زانیاریمان کردووە کاک سەلمان زۆر بەخێر بێ زۆر سپاس بەخێر بکەین سپاس بۆم دەرفەت کاک سەلمان دەمەوێت لەوە دەست پێ بکەین ساڵی 2020 ئەو تەکنۆلۆژیا نوێیانە چی بوون هاتنە ئاراوە بەتایبەت لە بواری موبایلدا چ گۆڕانکاریێکی نوێ کرا بە ناوی خوا سپاس بۆم دەرفەتە لە ساڵی ڕابردووە سەر ڕێوەی کۆرۆنا هەبوو و کەرەنتینە و زۆربەی کاریگەری لەسەر زۆرترین کۆمپانیا تەکنۆلۆژیەکان کرد کارەکانی ڕاگرتن تا ڕادەیەکی زۆر بەڵام دواتر کۆمپانیەکان بیرە لەوە کردەوە ئەمە چارەسەر نییە و پێویستە کارەکانیان بەرەوپێش بەرن و بەرهەمەکانیان لە جیهانە زیاتر بڵاوکەنەوە گرنگترین ئەو بەرهەمانەش کە ساڵی ڕابردوو ڕاگەێنران مۆبایلەکانی وەکو زنجیرەی ئایفۆن 12 بوو کە پێکاتبوو لە 4 مۆبایل وە کۆمپانیای ون پلس مۆبایلی ون پلس 8 پرۆ ئەو جۆر مۆبایلایان دەرگرت کۆمپانیای سامسۆنگیش دوو زنجیرە مۆبایلی ئاسبەرزی ڕاگەیان لەگەڵ چەند زنجیرەیەکی ئاسنزم و مامناوەند وەکو ئاسبەرزەکانی شۆ مۆبایلەکانی سامسۆنگ گالاکسی S20 و S20 ئۆلترا و نۆت 20 و نۆت 20 ئۆلترا ئەمانە مۆبایلی ئاسبەرز بوون کە بوونە جێی باسی ڕاگەاندنەکان و بیرمانە چێ کۆمپانیای هواویش مۆبایلی گرنگی ڕاگەانەوەیش پێکاتبوون لە هواوی پیچل و پیچل پرۆ پیچل پرۆ پلس کە ئێستا لە بەپێی هەڵسەنگانی دیەک سۆمار پێشەنگی باشترین کامێرای مۆبایلەکانە
خاڵێکی تری گرنگی مۆبایلەکانیش پرۆسیسەرەکان بوو ئەوەی جێ خۆشحاڵی بوو لە ساڵی ڕابردووە واتە 2020 پرۆسیسەری 5 نانۆمەتری بەرهەمات کۆمپانیای پڵشتوانی بێتە پێشەنگی ئەم بوارە و بەردەستخستنی لە مانگی 11دا واتە لە مانگی نۆدا بوورە ئەم پێشکەوتنێکی زۆر گەورە بوو بۆ کۆمپانیاکە و ئەم پێشکەوتنە چیە نوێتی تەکنۆلۆژیا چ گۆڕانکارێکی یاخود سوودەکەی چییە؟ خێرە ئەو پرۆسیسەرە کە بە قەبارێکی کەمتر بوو وزەیەکی زیاتر دەگەڕێنێتەوە بۆ مۆبایلەکەواتە پێفۆرمانسی بەرزتر دەکاتەوە هەم بواری باتریش باتریێکی وزەیەکی کەمتر سەرفەکات لە ئەپڵار هەبوو و دواتریش مانگی چەند ڕۆژێک دەڕۆژ 15 ڕۆژ دواتر کۆمپانیای هواوی شەمان پرۆسیسەری ڕاگەیان کۆمپانیای کوالکۆم ئەمریکیش کە زۆرترین مۆبایل ئەندرۆیدەکان ئەم پرۆسیسەری لەسەر جێگیرەکەن ئەویش لە مانگی 12دا پرۆسیسەری سنابدراگۆن 888 ڕاگەیانەوەیش 5 نانۆمەتری بوو لەسەر معماری سنابدراگۆن لەسەر معماری 5 نانۆمەتری ئەم پرۆسیسەرە کێستا تەنها یەک مۆبایل ڕاگەیاندراوە بۆ پرۆسیسەرە ئەوش لە چەند ڕۆژی ڕابردووە لە 2021 بوو ئەوش مۆبایلی MITیان بوو MI 11 بوورە لە دەستپێکی 2020دا یەکێ لەو بابەتانەی کە زیاتر قسەی لەسەر کرا مەوزوعی هواوی و ئەمریکا بوو ئەمە لەم کۆتایە شاتەبان کاڵ بوویەوە مە بەکوێ گەشت جەنگی نێوان ئەمریکا و چین بێگومان هەرگیز بە کۆتایی نهاتەوە بەتایبەت لە بواری تەکنۆلۆژیادا کە تەکنۆلۆژیای سەدەستێکی باڵای هەیە بەڕادەیەک دەوترێت ئەگەر هەر وڵاتێک ئەمریکای خۆچانە ئەگەر هەرکامیان بتوانن ئەم ببنە پێشەنگی 5G دەتوانن پێشەنگی باڵادەستی جیهان بن کۆمپانیا وڵاتی ئەمریکاش ترسێکی زۆری هەیە لە هواوی بەهۆیەوەی هواوی سەر بە حکوومەتی چینە وەکە بتوانین بڵین کار لەگەڵ حکوومەتی چیناکات بۆکەوەی ئەزانین لە چین کۆمپانیای سربەخۆ نییە هەموو سەر بە حکوومەتی چینایە ئەمریکاش ئەم ترسەی هەیە ترسێ هەر کاتێ حکوومەت ویستی زانیاریەکان وەرگێ لە کۆمپانیای هواوی ئەتوانێت بە ئاسانی بزانیاری ئێستا کامیان پێشەنگن لە جیهاندا لە وای تەکنۆلۆژیا بێگومان هواوی پێشەنگە زیاتر لە 10 میلیارد دلاری سەرف کردو لەم بوارەدا بەڵام ئەمریکا پێما بەپێی دوایان ڕاپەرخێنەوە نزیکی 2 میلیارد دلاری تەرخان کردەوە بۆ توێژینەوە لەم بوارەیە کەمەش واتە ناتوانێت منافەسی ئەو کۆمپانیای هواوی بکەوە ڕێگەی لێگرت لە ڕێگریەکی زۆری لێکرد لە ناوەڕاستی ساڵەوە کۆگەدار بووین لە وڵاتانی لەگەڵ وڵاتانی یەکێتی ئەوروپا ئەمریکا گفتوگۆیەکی زۆریە کرد ئەوت یواتە ڕازیەکردن بەوەی کە ئەم گرێبەستانە هەڵوەشێنەوە بوو لە حکوومەتی بەریتانیا تا ڕێدێکی زۆر پەشیمان بووەوە لە گرێبەستەکانی و تا ئێستاش نازانێت داهاتووی ئەم تەکنۆلۆژیای بەرەوکوێوە گات و پێشبینیەکری هەتاوەکو 2025ش ئەم تەکنۆلۆژیای لە جیهانە بە شێوازێکی بەربڵاو بێتەوە کەکسەمان هەموو تەکنۆلۆژیا پێوەستە تەنها بە مۆبایل و بەمەوە ئێستا باسمان کرد یا خۆت بابەتی دیکەشمان هەبووە لە 2020 بێگومان بابەتی دیکەشمان هەبووە بابەتێکی گرنگ لە 2020 تا کە بۆ جێی سەرسوورمانی سۆربەی دەستگا ڕاگەیاندنەکانیش چیپی نورالینک بوو کە لەلایەن ئێلۆن مەسکەوە دامەزرێنەری کۆمپانیای تێسلاکە ئێستا لە چەند ڕۆژی ڕابردووە پێش جێف بێزۆسی کۆمپانیای خاوەنی کۆمپانیای ئەمازۆنیایە و سامانەکەی گەشتە نزیکی 200 میلیارد دلار ئەمە پێشەنگی ئەم چیپە لە مێشکی مرۆڤەکان ئاچێنرێت چیپە لە مێشکی مرۆڤەکان ئاچێنرێت چارەسەری چەندین کێشەی تەندروستیەکە وەکو ئفلیجی قەلەقی و ڕاڕایی دوو دڵی ئەم چارەسەری ئەم کێشانەکات چارەسەری ئالودەبوو نەکات لە کەسەکانەوە توانێت زانیاریەکانی مێشکی کەسەکە شتۆمار بکرێت لە ڕێی ئەم چیپسێتەوە بەڵام ینی دەستگا ڕاگەیاندنەکان زیاتر ترکیزیان لەسەرەوەی تا چەند نتوانێت لە سوودی مرۆڤ ئەم تەکنۆلۆژیایە بەکاربێنرێت ئێستامە بەکار هاتووە لەکوێ جارێ لە پرۆسەی کارپێکردنە بەڵام 2020 دەنگۆیەکی زۆری دروست کرد و لە چەند ساڵی داهاتووە زیاتر ئەچێتە پێش وەکو تەکنۆلۆژیای 5G بەرهەمێنە ئیلۆن مەسک دامەزرێنەر ئەمریکیەکە سایتێکی دەوڵەمەندی ئەمریکیە زۆر باشە مۆزوعی 5G بەکوێ گەشت چونکە لە 2020 زۆرترین قسەی لەسەرەکرا بەڵێ تۆڕی 5G ئێستا ناڵم لە ئەمریکا لە وڵاتانی ئەوروپا تا ڕادەیەک پرۆسەکە خاوبێتەوە لە ئەمریکاش کۆمپانیای ڤێرایزۆن 5G حکوومەتی ئەمریکا پشتگیریەکی زۆری ئەکات بۆ ئەم تەکنۆلۆژیایە بگات بەهاستێکی باشتر وەگەر ئەم تەکنۆلۆژیایە واتە زیاتر پێش بکەوێت ئەو دەتوانرێت تا ڕادەیەکی زۆر لە بواری تەندروستیش سوودی لێ ببینێت دەتوانرێت لە ڕێ ئۆنلاینەوە نەشتەرگەری ئەنجام بدرێت واتە بەش بۆ شێوازە پێش کەوتووە ئەپڵ و ئەمریکا بۆ دواکەوت لە 5G و هواوی و وڵاتانی چین پێشکەوتن لە بوارەدا
ئەوەی ڕاستی بێ ئەوە شتێکە واتە جیهانیە کۆمپانیای وڵاتی چین ویستی لەم ڕێەوە دەرفەتێکی دۆزیەوە کە جیهان پێویستی بە ئینتەرنێتێکی خێراترە ئەمریکاش لەم فکرەیە دواکەوت ئەویش وایستە خەریکە زیاتر پارێکی زیاتری بۆ تەرخانەکە بۆ توێژینەوەکان بۆ ئەم باسی 5G. ئەو 5G لە چین هەیە ئەمریکا توانێت سوودی لێوەرگریان ڕێگەی پێدەدات حکوومەت وڵاتە بێگومان ڕێگەی پێنادا لە ئەمریکا بڵاو بێتەوە بەڵام واتە حکوومەتی چینیش بە شێوازێک دژایەتی ئەمریکا ئاکات دەڵێ ئێمە خزمەتگوزاریمان بۆ خزمەتی مرۆڤایەتی دروست کردووە و ئامادەین پێشکەشی هەموو وڵاتێکی بکەین چ زانیاری پێویست بێ لەوەی چۆن تۆڕەکانی 5G بڵاوکەنەوە و چ لەوەی یارمەتیان بات تۆڕەکانیان بۆ پێش بخات. زۆر باشە کاک سلمان کەواتە کۆرۆنا لە 2020 هیچ هۆکار بوو بۆی کە تەکنۆلۆژیا ڕاستی ئێستامەی کە هەمووی باسمان کرد لە پێشکەوتنەکان بوو بەڵام خاو ببێتەوە ڕەنگە گەر کۆرۆنا نەبووە 2020 دەتوانرا تەکنۆلۆژیا زیاتر بەرەو پێشەوە ببڕێت. بێگومان کاریگەریەکی زۆری هەبوو بۆ کۆمان بینی کۆنگری کۆمپانیەکان هەمووی بە شێوازێکی ئۆنلاین بەڕێوە چ کۆنگری ڕاگەیاندنی موبایلەکان کە خەڵکی لە ماڵی خۆیانەوە پرۆدەکتەکانیان نبینی و بەرهەمەکانیان نبینیەوە نەبوو ساڵان چەندین هزار کەس لە هۆلێگاکۆ ببنەوە و ئەم بەرهەمانە ببینن و کاریگەریەکەشی بێگومان کاریگەری زۆری هەبووە چونکە کۆمپانیەکان هەموو لە ماڵەوەیشیانە کە تا ڕادەیەکیش خەڵک ئاشنانەوە بۆ جۆرە ئیشکردنە واتە ئیشکردن لە ماڵەوە ئەمە شتێکی نوێ بوو و چەندین ئەپلیکیشن هەبوو لەم بوارەیە خەڵکی ئەیتوانین سوودی لێ ببینێ بۆەوەی ئیشەکەی پێش بخات بۆکو بەرنامەکانی تیمز و کۆمپانیای مایکرۆسۆفتەوە بەرنامەیە لەگەڵ ئەپلیکیشنی ئەپلیکیشنێکی دیکە ئەمریکی بۆ ئەویش کە ئەتوانین سوودی لێ بینی بۆی کارەکان لەگەڵ ستافی کۆمپانیایە بە شێوازێکی باش بەڕێوەبەریت و ئەتوانرە بزانێت کارمەندەکە چەند کاتژمێر لە خەت بووە چکار و چالاکیەکانی چی بوو پەیوەندی لەگەڵ کارمەندەکانە چۆن بۆ سنگاندێکی باشی بۆکرا لە ڕێبەرنامەوە. ئێستا لە جیهاندا چ وڵاتێک پێشەنگی تەکنۆلۆژیایە کە زۆرترین داهات بۆ خۆی بەرێتەوە؟ بێگومان ناتوانین ینی دیاریکەین بەڵام ئەوەی کە سیر بوو لە 2020 کۆمپانیای بڵتوانی بگاتە سەرمایەکەی واتە نرخی کۆمپانیاکە گەشتە تریلیۆنە دۆلار ینی میلیۆن دۆلار. باشە خۆ سەرەتا باسییان لە کۆمەڵێک خەلەلێک لە ئایفۆن ئەمە تا چەند ڕاست بوو کاتێکدا هەموو داهاتەشی بردووەتەوە؟ بێگومان هەروەکو ئایفۆن 6 کە بیرمان بێت باسی وە کراکە موبایلەکە چەمێتەوە لە گیرفانە بەڵام ئەوە ڕاست نەبوو دواتە فەشە لێ ناچکە ئەو مۆبایلە پشتەکەی لە منێن بوو ئەمیش چەند کێشەیەکی هەبوو لە شاشەکان یا دەوترا شاشەکانی شوختی تێبێت بەڵام واتەر مۆبایلێکە بەرگی پارێزەری لێ نەبەستیت ئەمە کاریگەری بۆ دروستە بێ لەسەر شاشەکەی. زۆر باش ئەمە ئەو تەکنۆلۆژیانە بوون ڕەنگە بگاتە دەستی هاوڵاتی ئاسایی بەڵام ئایا لە سەراستی باڵاوە لە سەراستی ئەمنی وڵاتان سەربازیەکان ئاستی تەکنۆلۆژیا هیچ بەرەو پێشچوونێکی هەبووە لەوەی کە هەواڵەکان درزیان کردوێتە دەرەوە؟ بێگومان کێشەی سایبەر سکیوریتی بەردەوام هەبووە و وڵاتانیش هەوڵی پاراستنیە و زیاترمەش ئەچێتە بابی سیستەمە کۆمپیوتەریەکانەوە کە تا ڕادەیە دەتوانین بڵین ئەگەر وڵاتان پشت بە سیستەمێکی سەرکەوتوو ببەستنەوە دوور بن لە بەرنامە کراکراوەکان و بەرنامەی دزە پێکرا و ئەو زۆر بەرنامانە کێشیان بۆ دروست نابێەوە بێگومان کاریگەریشی هەبووە لە بواری سەربازی و ئەمنی و کە تا ڕادەیەک کارەکان خاوبوونەتەوە پێشکەوتنەکان خاوبوونەتەوە لە بواراندا. ئەمریکا وڵاتی سین بەوە تۆمەتبار دەکات کە تەکنۆلۆژیاکی لە بواری سیخوڕیکردن بەکاردێنێت ئایا ئەمریکا بەڵگەی پێ بوو ئەمە زانیاری بڵاوبووەوە لەو بارەیەوە؟ ئەوەکو ئەمەژم پێکرد کۆمپانیای هواوی سەر بە حکوومەتی چینەوە حکوومەتی چینیش هەر جۆرە زانیاریکی بووێت دەتوانێت لەم کۆمپانیانە داوای بکە. دۆناڵد ترامپیش سەرۆکی پێشەوەی ئەمریکاش ترسی لەم هۆکارە هەبوو بۆیە بەردەوام ڕێگریەکە لە کۆمپانیاکە و سزای بەسەرایە وەکو ئاگادارین چەندین کۆمپانیای تریشان کۆمپانیەکانی شاومی وان پڵاس ئەمانە هەمووی چینین بەڵام حکوومەتی ئەمریکا و دۆناڵد ترامپ تەرکیزیان لەسەر هواوی و زێتی بووکەرجیان کۆمپانیای چینین و دەوترا کار بە حکوومەتی چینەکەن بەڵام ئەمریکا بەردەوام ببوورە چین بەردەوام تۆمەتانەی بە درۆ خستەوە وتەوە شتێکی ببنەما حکوومەتی ئەمریکایەوێت لە پێشکەوتنەکان ڕامامگرێت. زۆر باشە کاک سەلمان جیاواز لە سین و ئەمریکا بابێنە سەر رووسیا وڵاتێکی وەکو رووسیا کە بەدڵنیایەوە هیچێکە لە زلێزەکانی جیهان ئایا هیچ پێشکەوتنێکی تەکنۆلۆژیا لە 2020 لەلایەن رووسیاوە لە ئارادا بوو؟ پێشکەوتن تا ڕادەیەکی زۆرە بێش وڵاتی رووسیاش
وەکو سایبەر سکیوریتی و لەو بوارانەیە زیاتر پێشەکەی بەردەوام ساڵانە بەڵام وەکو ئاشکرا ئەویش حکوومەتێکی داخراوی هەیە و زانیاریەکان زۆر بڵاو نابنەوە بەڵام تەکنۆلۆژیایەکی بەو جۆرە لەلایەن رووسیاوە پێش نەخراوەکە ببێتە باسی دەستگا میدیایەکان هەیە باسی چین و ئەمریکا مۆزوعی هێرشی ئەلکترۆنی یاخۆت هاکردن تا چۆنە پێوەستە بە پێشکەوتنی تەکنۆلۆژیا بێگومان بواری سایبەر سکیوریتی وڵاتان گرنگی زیاتری پێیان و بەردەوامیش گرنگی پێیان پێویستە هەر لە هەڵبژاردنەکانی ئەمریکا کە لە ساڵیان ڕابردووە کێشەی بۆ دروستە بۆ ئەمریکا دەوترا هێرشی ئەلکترۆنی کراوە دەستنە ناوەندەکانی دەنگدان و خۆش بۆ یاڵێم ئەم ساڵی زۆرترین قسە دەکرا کە گویا ئێران هێرشی ئەلکترۆنیەکێکە لە وڵاتانی دەکاتە سەر ناوەندە هەڵبژاردنەکانی ئەمریکا ئەوەشی جێ دڵخۆشی لە سەر ڕابردووە شتێکی نەمان بینی کە تا ئێستا نەکرا بوو دەنگدان بە شێوازی ئۆنلاین بوو لە ئەمریکا کەستەکە لە ماڵەوە دەنگیە دەدا بەڵام حکوومەتی ئەمریکا ڕەتیەکاتەوە کە هیچ جۆرە هێرشێکرا بێتە سەر ناوەندەکانی دەنگدان و دەوترێت و تەکنۆلۆژیایی کە لە ئەمریکا بەکارێت ئێستا واتە بڵەمە تەکنۆلۆژیای کە ئێستا لە ئێران بەکارێت دەیان ساڵ لەمە پێش لە ئەمریکا بەکار هاتووە بگرێت دەیان و نزیکی 50 ساڵ لەمە پێشێتە ڕاستە ئەمریکا بەکار هاتووە واتە توانین ئێمە بڵێن تەنها بۆ نمونەوە سین و ئەوە ئەمریکایە کە تەکنۆلۆژیا بەرەو پێشەوە دەبنوە لە زۆر لە پێش وڵاتانی دیکەون بێگومان چونکە تەواوی داهاتیان وات ناڵم سەچین ئەوێ بێتە پێشەنگی ئابووری جیهانەویش لە ڕێی 5G کە داهاتێکی زۆری بۆ کۆکاتەوە بۆ نزیکی 15 میلیارد دلاری لە داهێنانەکانە خەرج کردووە بە 10 میلیارد دلاری دیکەی بۆ دەگەڕێتەوە چکە ئەو سەرپەرشتی پرۆسەکەکات چ وڵاتێک کۆنتاکتی لەگەڵ سینا کردو بووی کە ئەو تەکنۆلۆژیای وەرگێ کەیش ئەگاتە ئێرە بەڵی دیار نییە بەڵام 2025 دەوترێت بە جیهاندا بڵاوە بێتەوە و ئێستاش ئەمریکا بەردەوام ڕێگری بۆ دروستەکات لە وڵاتانە ئەتر حکوومەتی چینیش دەوێت لە وڵاتانەی نزیکی خۆی وەکو رووسیا لەگەڵ وڵاتانە لەگەڵ ئێران پەیوەندی زیاتر بتەوکاتۆم تۆڕانە تۆڕەفایبجیانە لە وڵاتانش بەردەست بخەبووی چۆن لێ داهاتێکی دیکە داهاتێکی دیکەشی بۆ گەڕێتەوە هەم تەکنۆلۆژیای جیهانش لە بەردەستی خۆی بێ زۆر باشە کەواتەکە توانین بڵێ نێمە ئیدی پێش ئەکەوین جیاواز لە چین و لە ئەمریکا ئەگەر قرارێ پاشماوەکانی ئەوان بگاتە وڵاتانی تر ئایا وڵاتانی تر پێیان دەوترێ پێشکەوتنی تەکنۆلۆژیا یاخود هەر بۆ نمونە ئەوەی دەکەن کە چین و ئەمریکا کردویانە لە چڕێکەوە زیاتر لە ڕۆ پێشکەوتنەکەم جوزام داهێنانی تەکنۆلۆژیاوی کە خۆیان هەیەیان بێ بۆ منە وڵاتەکانی وەکو هندستان وەکو مالیزیا هەندێک لەم وڵاتانەکە ئاستی باشیان هەیە لە هەندێک ڕۆ لە چاو وڵاتانی دیکەدا ئێران کێسە لە ڕووی سەربازیەوە زۆر جار نمایشی جۆرە و جۆر دەکەوە باس لە داهێنانی سەربازی دەکایە دەتوانین بڵێن نەمانە زۆر لە دوای سین و ئەمریکاون بێگومان سین و ئەمریکا وەکو دەزانین دانیشتوانێکی زۆریان هەیە سین چەند ملیارێک نزیکی 2 میلیارد دانیشتوانی هەیە و ئەمریکاش نزیکی 300 میلیۆنە قسۆر زیاترە دانیشتوانی هەیە زیات واتە دوانی بڵێن هاوڵاتیەکانیان زیاتر واعیترن داهێنانەکانیان تۆپی شتەکان تۆپی گرتووە لە هەم لە داهێنانی 5G و داهێنانەکان لە بواری مۆبایل داهێنان لە بواری تەندروستی بێگومان وڵاتانی تریش هەیە و بەڵام نەبووەتە جێی باسی ڕاگەیاندەکان زۆر باش کاک سەلمان ساڵی 2020 زۆرترین ئەو کۆمپانیانی کە داهاتێکی زۆر باشیان بردەوە یاری ئەلکترۆنیەکان بوون بۆ پێی کە زۆرێک هاوڵاتیان لە ماڵەوە بوون و خەریکی یاری ئەلکترۆنیەکان بوون نوێترین پێشکەوتنی تەکنۆلۆژیا چیە لەو بوارەدا پێشکەوتنی 2020 کە جێ دڵخۆشی بوو ئەوش ڕاگەیاندنی PS5 و Xbox Series X بوو ئەم دوو کۆنسۆڵە هەر لە سەرەتاکانی ساڵ و لە مانگی 3 ساڵی ڕابردووەوە بۆ جێی باسی ڕاگەیاندنەکان هەموو ڕاگەیاندنەکان باسییانە کرد کە بچووکترین هەواڵ و زانیاری هەبووە لەسەری هەمووی بە گرنگیەوە باسییانە کرد کۆمپانیای سۆنی و کۆمپانیای مایکرۆسۆفتی ئەمریکی ئەو دوو بەرهەمەیان ڕاگەیان داهێنانی نوێ بوو لە بواری کۆنسۆڵەکانی گەیمینگە کە PS5 و Xbox Series توانن لەمەدا پشتگیری مانە سەر بە ئەمریکانە کۆمپانیانە کۆمپانیای سۆنی کۆریە ئاوی دیکەش ئەمریکیە کۆمپانیای مایکرۆسۆفت واتە تا ئێستا تا ڕادەیەکی زۆر سۆنی لە دەوترێت لە پێشەوەیە بەوەی کە PS5ەکەی PlayStation 5ەکە پشتگیری هاردی SSD کات کەمەش خێرایەکی زۆر زیاتری پێبەخشە لە چاونەوەی ڕابردووە توانین بڵێن لۆدکردنی یاریەکان کاتی یاری پیشاندات سکرینێکی لۆدیە دەستەری
دێتە سەری ئەو سکرینە لەم PS5ەیە بوونی نییە واتە خێرایەکی زۆر زیاتری هەیە. زۆر باش کاک سەرمان 2021 چاوەڕێکی بین 2021 چاوەڕێی زیاتری پێشکەوتنی تەکنۆلۆژیای 5G کرێەوە وەکو زانین زۆرترین کۆمپانیەکانی چین و کۆمپانیای سامسۆنگی کۆری و کۆمپانیەکانی دیکەش موبایلەکانیان پشتگیری 5Gکەن تەنها آیفۆن ماوە پشتگیری 5G بکات و پێشبینیە کرێت کۆمپانیای ئەپڵیش جارێ دیار نیە و ڕوون نییە کە ئایا موبایلی چەماوە ڕاگەێنێ یاخود نا. لێرە زۆرێک لە موبایلەکان وەک ئاماژە پێکرد 5G نووسری ینی زۆر خەڵک ئەوە دوات بیر نکات و کەمە 5G بەکارێنێت تەنها بۆ ناوی ئەوەیە کە سیستەمەکەی داخلی موبایلەکە کردووە. چۆن ینی ئێستا بۆ موبایلی سامسۆن موبایلی هواوی زۆرێکیان 5G ئەنووسرێ بەڵام آیفۆن ناینووسێ لەوانێ زۆر کەس وە هەست بکەن کە ئەمە ئەم سیستەمە بەکاردێنێت بەڵام هێشتا کاری پێ نەکراوە شێشتا کاری پێ نەکراوەکی 5G لە کوردستانە جێگیر نەکراوە وەکو دەوترێ 5G هەیە لە هەندێک هێڵا بەڵام 5G گایرتزە ئینتەرنێتی 5G نییە زۆر باش لە هەندێک شوێن 4.5 ینی 4.5کە لەسەر هێڵی ئینتەرنێتەکە نووسرێ بە تایبەتی لە وڵاتی تورکیا ئەمە بەدی کراوە ئایا ئەمە پێیوەستە بەوە بە ئاستی پێشکەوتنیان نزیک بوونەوە بە 5Gەکەوە بێگومانەوە پەیوەندی نییە بە 5G چونکە پێویستەکە تۆڕەکان سەر لە نوێ نوێکرێن وەکوی لە ماوەی ڕابردووە لە تۆڕەکانی تۆڕ پەیوەندیەکان دەوترێت سیستەمی 4G بۆ زیاکراوە بەڵام ئەمانەمی پێویستی بە دووبارە سەر لە نوێ تازەکردنەوەی تاوەرەکانیان هەیە جارێ وڵاتی تورکیاش نەگەشتۆ بۆ واستەی کە ئینتەرنێتی 5G لە وڵاتەکە یا پەخش بکات بۆ پەیوەست بێ بە ئینتەرنێتی جیهانی 5G. کاک سەلمان ئەو موبایلانی کە دێنە هەرێمی کوردستانەوە لە ئایفۆن لە هەموو ئەو موبایلانە زۆر جا دەوترێت جیاوازیان زۆرە لەوەی کە ئەو وڵاتانە موبایلانە هاوردەی بۆ ئەوروپاکەن ئایا ئەمە تا چەند ڕاستە لە موبایلەکانی سامسۆنگە وەکو دەوترێت کە بۆ چین و ئەمریکای دەنێرێت کۆمپانیای سامسۆنگ پرۆسەری سناپدراگۆنی لەسەر بەڵام بۆ وڵاتانی تر پرۆسەری ئەگزێنۆسی لەسەرەوە تەگەتوێت موبایلێکی سامسۆنگ بە پرۆسەسەری سناپدراگۆنەوە دەستخەی شتێکی قورسە لە کوردستانەوە کۆمپانیەکانیش عادەتی وەکو هەشکرایە لای زۆر بەمان بریکاریان هەیە کۆمپانیەکان بریکاریان هەیە هەر لە ئەپڵۆ چەندین بریکاری هەیە سامسۆنگ چەندین بریکاری هواوی کۆمپانیەکانی شاومی چینیش کە بریکاری هەیە و چەندین بریکاری هەیە لە عێراق و لە کوردستانە واتە هەڵاتیان بەرهەمەکان باوەڕپێکراون تا ڕادێکی زۆر باشە کاتە بابێنەوە سەر هەرێمی کوردستان ڕاستە و موبایلانە هەموو یەکاتە لای ئێمە و ڕەنگە لەگەڵ ئیعلانکردن و ڕاگەیاندنی لە سراسی جیهان لای ئێمەش هەبن بەڵام ئێمە لەکوێی تەکنۆلۆژیای جیهانین ئێمە پێم وایە هێشتا 4Gەکەشمان بە تەواوەتی لا نییە زۆرجا ئیەکەی بەڵێ جارە لە یەکێن بەڕاستی ئینتەرنێت لە کوردستان هەر لە ماوەی ڕابردوو شاو لە کاتی کەرەنتینەشا کێشەی زۆری هەبوو بەردەوام کێشەی هەیە هەر لە ئەو هێڵانی کە بە کێبڵی شەکەن هەم لەو هێڵانی کە بە 4G شەکەن هەڵەتیان گلەی کەمی خێراییان هەیە و گرانی نرخ و ئەم هێڵانش کە گێگابایتی کەم دەدەن بە بەشدار بووان ئەمانە هەمووی کێشەن وەروای کێشەی وەی خەتەکەی لەتێنسی هەیەواتە تۆ بەتایبەت کە ئەمە گەیمەرانم کێشیان زۆر بۆ دروستە بێت لە کاتی یاریەکانە ئەمێسیان حەقیقی نییە بۆ نایمێسی هەشتایەک لە کاتێکە ئەوێ مێسە بەراوردە بە 120 لە وڵاتانی وەکو ئەڵمانیا دبینین ئەمێسی 20 هەیە کە مەش خێرایەکی زۆری هەیە ئەمێسی 20 واتە نزیکە لە ئەمێسی سفری شەریکەوە زۆر کاک سەلمان پێ دوانی و کۆمپانیانەش نایانێت لە هەرێمی کوردستان بۆ منە لە عێراقا پەرەبە و تەکنۆلۆژیان بیانەوێت داهاتێکی زۆریان دەستکەوت بە بەراورد بوونەوە وەکو وڵاتی دوبەی کە لەوانەیە زۆرێک لە وڵاتەکان کێبڕکێوە بکەن کە زیاتر تەکنۆلۆژیان بخەنە ئەو وڵاتەوە ئەوەی ڕاستی بێت کۆمپانیەکان ئێرە زۆربەی ئینتەرنێتەکانیان کاشێخرێتە سەر کەمەش باندویزێکی کەمترە کڕن باندویزێکی کەمترە کڕن و بە کاش ئینتەرنێتێکیان بە هاوڵاتی بۆ نوێستە تۆڕێتە سەر سایتێک لۆگۆیەکی لەسرە کە ڕفرێشەکەی تۆ خاوەنی سایتەکە لۆگۆی گۆڕێ بەڵام هەر هەمان لۆگۆی کاشی لەسرە دوای هەفتەیەک و ئینتەرنێت ئەو لۆگۆی لای تۆ گۆڕێت ئەمە هەمووی بۆوەیە ئینتەرنێتەکە ئینتەرنێتی داتای کەمتر داونلۆد بکەیت و کەمتر لەسەر کۆمپانیاکەگەوێ زۆر باشە کاریگەری پێشکەوتنی تەکنۆلۆژیا بۆ ئێمەمانان چیە لە کاتێکا بەم شێوازە ئاستەکەی بگاتە لای ئێمە چ کاریگەریەکی هەیەوە ئاستی توانای تاکەکانمان ئەگەر بێت و
ئەو تەکنۆلۆژیای ئەو ئاستی خێرایی ئینتەرنێتەوەی کە وەک خۆی هەیە بگاتە دەستمان توانەوە بەهرەی تاکی ئێمە لە بابەتەکەی چۆن هەڵسەنگانی بۆەکەی ئەوەی ڕاستی بێکەوێتە سەر عەقڵ و بیر و هۆشمەندی کەسەکان خۆیانەوە ڕادەی هۆشیاری ئەو میلەتە ئەو کەسانی کە ئینتەرنێتەکە بەکارێن وێکمانە توانرێت تۆ چەندین سوودی لێ ببینی لە کاتی کەرنتینە چەندین کەس هەبووە دەتوانین بڵێن شەهادەی نێودەوڵەتی بەدەست هێناوە بڕوانامەی زۆر زیاتری خصۆ سەر بڕوانامەکانی کەمە هەر لەڕ ئینتەرنێتەوە کرێگەر و ئینتەرنێت بتوان ئینتەرنێتێکی باش دابین کرێت هاوڵاتی واتە کێشەوەی نابێ من چەندین هاوڕێم هەیە بەردەوام کێشەی ئینتەرنێتیان هەیە بەهۆی خاوی ئینتەرنێتەکان و ناتوانن زۆر شتکەن ئێستا بۆ نەتۆپڕێت ئیمتیحانێکی پرسنڤی و ئیمتیحانێکی نۆدەوڵەتی بکەی خەتەکەت ینی گەرانتی نییە بڕێ تەنانەت بڕۆ لە تاقیگە بارپێکراوەکانیشان لە کوردستان ئیمتیحان بکە ینی گەرانتی نییەکە و ئیمتیحان توانین بەسەر کەوتوی بکەیت کێشە بۆ دروستەکە کاک سەرمان تۆ وەکو گەنجێک لە ناولانێ زۆرێک لە گەنجان کە زیاتر زانیاریان نەبێت لە تەکنۆلۆژیای یاخود گەنجێک کە لەو وڵاتەدا بێوێت تەکنۆلۆژیایکی نوێ بەرهەم بێنن یان پەرەی پێ بدات بۆ زۆر جار نەگەوەی کە دەستی بگرن و هاوکاری بکەن زۆر جار ڕێگر دەبن ڕێگر لە بەردەم ئەو گەنجەیە ئەمە لاریم کورسانە لە نێو گەنجانە بەدی دەکرێت ئەوەی ڕاستی بێت تا ئێستا پێشکەوتنیی تا ڕات بتوانم بەو جۆرە داهێنانێکی کردووە مەسەلەن داهێنان هەبووە لە بوارەکان ئاوات چەندین بواری وەرزش ئێستا توانین بڵێن کە چەندین ماڵپەر هەن یاریەکان بەڕاستە خۆیە گوازنەوە کەمە کولفەیەکی زیاترە گەڕێنێتەوە بۆ هاوڵاتیان وای کردووە هاوڵاتی پێویست نەکات بەشداربووی کەناڵەکانی وەکو بین بێت لە ڕێوینتە کەناڵان لە ڕێ و ماڵپەڕانەوە بتوانێت بە شێوازێک و لە هەر شوێنێ بێت ئینتەرنێت بەکار بێنە چەندین ماڵپەرمان هەیە لە بواری جیاوازە زانیاری بەردەستەخەن بەردەوام وە سایتە هەواڵەکانیش لەلایەکی دیکەوە بەستێ زۆر باشە دوایین پرسیار دەمێ بزانم پێشبینیەکانی خۆت بۆ 2021 چین پێشبینیەکانی خۆم بۆ 2021 هەم بەسەراستی جیانم لە هەرێمی کوردستان ڕەنگەر چاوەڕێ بڵێن مۆبایلێکی نوێ بین چاوەڕێبوونەکە هەرە و جۆرەشتانەی لە کوردستانی خۆمانە هەوڵاتیانت بەردەوام حەزیان لە ئەوەی مۆبایلەکانیان زیاتر ئاستی پێشکەوێت زیاتر تەرکیزەکان لەسەر مۆبایلی گەیمینگە ئاەتوانێت مۆبایلە گەیمینگەکان زیاتر پێش بخرێن و ئەکوتب هاوڵاتیان چاوەڕێکن کۆمپانیای ئەپڵ بەرهەمی مۆبایلی چەماوە ڕابکەنەوە تە مۆبایلەکە بنوشتێنرێتەوە بەڵام کۆمپانیای ئەپڵ پێم وابێ من بە پێویست نازانێت جارێ و ئینتەرنێتی 5G بەردەست بخرێت لە مۆبایلەکانیە وەک شتێکیشمان بیر نەچێ ئەوەی جێ دڵخۆشی لە ساڵی 2020 زیادبوونی توانای تۆمارکردنی ڤیددیۆ بە بەهشتکەی لە مۆبایلەکانی شاومی مۆبایلەکانی سامسۆنگەکە لە مۆبایلەکانی دیکەیان تایبەتمەندیە بەردەست نییە. زۆر باشە کاک سەلمان زۆر سپاس دەکەین سپاس بۆی کە لەم تەوەری پەیامی ڕۆژە لەگەڵمان سپاس بۆ ئێوەش. ئازیزان و خۆشەویستان بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن بەم شێوازە گەشتینە کۆتایی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان سپاس بۆی کە بینەرما بوون تا بەرنامەیەکی نوێ بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە خۆتان لەگەڵ.